بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ بێبینەران و بیسەرانی کەناڵ یاسمانی پەیام لە هەر شوێنێکن من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پەیامی تۆ لەگەڵ هاوکارم متەڵیب خۆشەوی بە ئێوەی خۆشەوی شاد بووینەوە. ئەمڕۆ لە نێو پێشەنگای نێودەوڵەتی هەولێرم کە تایبەتە پێشەنگای ئەم جارە با کەرستەی بیناسازیەکان و چەندین کۆمپانیا و بڕاندی جیهانی لەم پێشەنگایە بەشدارن. دەمهوێ ئەمڕۆی بەرنامەی پەیامی تۆم جیاواز بێ لە ئەڵقەکانی تر دەبم بە چاویەوە و دەچم زانیاری لەسەر ئەو کەرستانەی کە لێرە عەرزکراون و لەو پێشانگایە خراونەتە بەرباز دەمهوێ باس بۆ ئێوە بگوازمەوە بزانین زانیاری لەسەر ئەم شتانە وەرگرین بزانین تا چەند کوردستانمان بەرەو پێشچووە چ کەرستەیەک و چ جۆرە کۆمپانیایەک لە نێو بڕاندەکانی هەرێمی کوردستان و لە نێو شارەکانی هەرێمی کوردستان کەرستەکانیان عەرزکرەوە. دەمهوێ لە بەرنامەی ئەمجارم ببم بە چاویەوە کۆمپانیا بە کۆمپانیا بگەڕین بزانین تا چەند شتەکانیان بە کەڵکی ئێمە دێن بۆ ئێمە بتوانین سوودیان لێ وەرگرین. ئەوە ئەگەر لە شارانێکی دوورە نەتانتوانی وە سەردانی پێشەنگەکە بکەن ئەگەر بەوەی کەمیکاتەوە نەتانتوانی وە سەردانی ئەم جارەی پێشەنگا بکەن لە بەرنامەکەی من بێگومان تەواوی زانیاری لەسەر ئەم پێشەنگایە وەردەگرن و ئەو کەرستانەی تەنانەت لەم پێشەنگایە نمایش کراوە. بەرنامەیەم جارم جیاواز دەبێت بەرنامەیەک دەبێت پڕ لە زانیاری و زانست بۆ ئێوەی خۆشەویست هیوام وایە تا کۆتایی بەرنامە بینەر و بیسەرمان بن و فەرموون لەگەڵماندا بن با ناو پێشەنگا بگەڕێین. کۆمپانیای نیوستایل بەچی بەشداریتان لەم پێشەنگایە نێودەوڵەتیە کردیوە و چ خزمەتگوزاریەکی نوێتان بۆ هاوڵاتیان هێناوە؟ ئێمە وەکو کۆمپانیای نیوستایل بە بابەتی جوانکاری ناوماڵ بەشداریمان کردیە وەکو کاغەزی دیوارە داری عەردیە پۆستەری 3دیە بۆ نمونە کاغەزەکانمان ئەنواعن مەسەلەن ئیتالیمان هەیە تورکیمان هەیە سینیمان هەیە ئەوانە هەمووی تەحملی شوێنە دەکەن ینی دەشورێ هیچ مشکلی ڕیژ بێ هیچ کێشەی نییە و کاغەزێ نیە دەشورێ خاوین دەکرێتەوە بە ئاسانی دەگۆڕدرێت کولفەکەی کەمترە لە کاغەز و لە بابلین کاشی و پلاستیک و دار و ئەو بابەتان سەر چ بابەتێک دەبێت ژێرەوەی چی بێ جێت بێ ئەگەر کاشی بێ هیچ مشکلەمان نیە دەتوانین مەعجوون بکەین جێت بێ باشتر بۆ نمونە ئەگەر لە بغیش بێت دووبارە دەتوانین لە ئەرزەوە شتا کۆتایی بیکە هیچ کێشەیەکی نییە بۆ منداڵەوەوانە هیچ مشکلەشی نیە نەخێر باشە شوێنە کوالیتیەکانیان تا چەند باشە؟ کوالیتیەکانیان زۆر باشە لەبەرەوەی ئەوانەی کە ئەمە دەیفرۆشین زیاتر 20 ساڵ زمانی دەدەین هیچ مشکلەی نییە دەتوانێت بشۆردرێت دووبارە دەکەینەوە هیچ مشکلەکی نییە لە لێ نابێت وڵی زۆر ئەرزانە ینی دەتوانم باشە گەر باسی مەترێک مڕەبعیەوە بکەین مەترێکی مڕەبع $1 هەمانە هەتا $5 حەسەب نوعیەت و باشی و خراپی و زایدەن مۆدیلەکان دەوەردەبین ئەم مۆدیلەکە کە دەڕوان زۆر هەرزانتر دەبێت بێت توێستا یەکێک لە زیاتیەوەی کە ماڵەکەی سبوغ بکە خودکاشی بکە بەوە هەرزانتری بۆ دەوەستێتەوە لە کاشی زۆر هەرزانترە دەتوانم بڵێم هەندێک لە سبوو گرانترە لە چ کۆمپانیایەکەوە هاتوون و بەچی بەشداریتان کردووە لەم پێشەنگە؟ زیاتر فرشە لەگە قاغەزی دیواری و لەگە داریشە فەرشەکانیەوە چ زۆرێکن و کوێن؟ ئەویان حەفسە شانەیە هەمووی ئێرانیە هەموو ئێرانی بەڵێ ئێستا ئەویان حەفسە شانەیە ئەویان حەفسەتە مەبەستی لە حەفسەت شانەی چییە ینی ئەوە حەسەب نوعیەتەکەیە حەسەب موادە حەسەب کوالیتەکەیتی لە ئێران دروست دەکرێت هەمووی ئێرانی بەڵێ ئێستا ئەوەنە ئێستاوە 1200 شانەیە فەرش ئێرانە ئێستا بەچی بزانم 1200 شانەی بەڵێ ئەوە تەمەشە نوعیتەکەی کوالێتەکەی فەرقی هەیە موادەکەی فەرقە شەریکەیان جوێزە ئەدیکۆ ئێستا لە ئێران تقریبی 2003 شەریکە هەیە بەس هەمیان هەکەسە بە معمەلی خۆی هەکەسە بە نوعی خۆی ئێوە چەند زۆر فرشتان هەیە؟ بەخوای تقریبی ت زۆرمانی شەریکە بەڵێ هەنی شەریکەمە زۆرە موادی هەیە باشی هەیە وەسەتی هەیە بەس حەسەب کوالێت و موادە باش ئەمانە تەنها ئاوا دیاریکراون قەبارەکانیان قەبارە 3 بە 4 هەیە 3 بە 5 هەیە 2 بە 3 هەیە عنی هەموو قیاسێک لێمە بەدەست دەکەوی ئەوە نیە بڵێ بە مەتر بۆ کابرا بۆ ناو ماڵەوە بێ دەتوانین بینە ماڵێ زیان ئەوەکت بێ دیزانەکەت بێ بۆ دروستکەین 4 بە 5 4 بە 6 حەدوە چا ینی چت بێ عازر دروست دەکرێت. ئێوە بەچی بەشداریتان لەم پێشانگایە کردووە و بە چ خزمەتگوزاریەک ئەم جارە هاتوون بۆ ناو پێشانگای نێودەوڵەتی هەولێر؟
تۆر بەخێر بێن سەرچاومان ئێمە وەکو شەریکەی ڕۆما خاوەن دوو بڕاندی ئیتالی و ئەڵمانین کاغەز دیواری ئیتالی و پارکێتی ئەڵمانی کڕۆنۆتێکس کە زمانی 30 ساڵی هەیە و بە فەرشیش بەشدار بووینە کە ئیشی باوکمانە زیاتر خزمەتی لە 44 ساڵ زیاتر لە ناو ئیشی فەرشە خۆشم وەکو مهندسی میعماری شەریکەکەم بە ناوی ڕۆما ئینتریەرسە زیاتر ئەو ماتریاڵانەی ئەو شتانێک کە لە ژوورەوەدا بەکاردێت وەکو کاغەزی دیوار پارکە و فەرش و تابلۆ فەرشەکانی ئێوە لە کوێوە هاتوون و چ مارکەیەکن فەرشەکانی ئێمە ئێرانین هەمووی لە ئێرانەوە هاتووە بەڵام دوو بابەتی ڕئیسیمان هەیە یەکێکیان ماشینیە بە مەکینە دروستکراوە هەندێکی ترمان هەیە لە پێستی حیوان و شت دروستکراوە بە دەست دروستکراوە و تابلۆکانیشمان گوڵەکانیان ئاوریشمە ئەوانیش هەر بە دەست دروستکراوە یعنی ئەگەر بۆ نمونە ئێستا فەرشەیە بە نمونە وەرگینە فەرشە ناوی چی و چی پێ دەڵێن بڵێ ئەمە فەرشێکی هەزار شانەیە فەرشی کاشانە بە مەکینە دروستکراوە بەڵام شێوەکەی شێوەی ئیرانی نیە شێوەکەی شێوەی تورکیا و ئەو نەخەکەی ئەو داواکەشی کە بەکار هاتووە ئەویش هەر لە تورکیاوە چۆتە ئیران لەوێ دروستکراوە ئێوە بە چ پرۆژێک بەشداریتان لەم پێشانگایە کردووە چیتان خزمەت گوزاریەکتان هێناوە بۆ هاوڵاتیان ئێمە وەکو ماس گروپ هۆڵدینگ بەشداریمان کردووە وەکو ماس ستی ماس تاوەر و هەروەها ماس ڤلیج باش ئەمەی کە دەیبینم ئەمە پرۆژێ ئامادە کراوە یان نیە لە نیازن کە ئامادەی پێن ئەمە چۆن پرۆژەیەکە ئەم پرۆژەیە لە ڕاستەکەیدا بینائیەن تەواو بووە تەنها فینیشینجی ماوە فینیشینجیش تقریبەن مانجی یەکی چار بوو دەستمان بە تقریبا 150 مەشروعەکان نزیکەی 168 ڤیلا دامانە دوو مقاول و 5 تەندەر ئیش لێ دەکرێم ئەمە دیزاینەکەی چۆن دانراوە هەر دیزاینێکی ئەندازیارانی کوردی خۆماڵە دایان ناویان لەسەر ئاستێکە کاری ئەندازیاریتان بۆ کردووە بە تاکید کاری ئەندازیاریمان بۆ کردووە ڤیلەکان لە شێوازی تەسمیمی ئەمریکیە لەکوێ دروست دەکرێم ڤیلانە ئەم ڤیلانە لۆکۆشنەکەی لە سەڕی مەسیف و هەروەها سەڕی 120 ئێوە بەچی بەشدارن لە پێشانگاکەوە چ خزمەت گوزاریەکتان هێناوە و ئامانستانە چی بکەن یعنی لەم کۆمپانیایەوە جگە لە خزمەت ئیشەکانتان چییە؟ ئێمە کۆمپانیای کەلۆری کە بەشدارین لە ئەم پێشانگایە بۆ ناساندنی کارەکانمان کەەوە ئێمە لە دوو بەشی سەرکی پێگاتین بەشی سەرەکی یەکەممان ئیشی دیزاین و تەسمیم و تەنفیزە کە بەناوی کەلوەری دیزاینە ئێستا سیرەکەین ینی زیاتر خەڵک بەرە و پێشتوانی فکری حەزەکە مەسەن ئەندازیار بۆی دیزاین بکە و بە شێوەی ئەندازیاری بۆی جێبەجێ بکرێتن زۆر بینا یان مەسەن خانووە بینین بە شێوەیەک ینی هەڕەمەکەی دروست کراوە مەشاکری زۆر بۆ دروست دەبی لە پاش ڕۆژ کە بەکارێنێتن هەیە خانەکە مەسەن لە ڕووی خەریتەوە ینی وها دانەندراوە کە مرتاحبی ئەو نەفرە لە ناو ئەو خانێکەوە لێ چکە تو ڕۆژانە لەوانی هەش بۆ 10 ساعات لەو خانێت و دەژی دەبی ینی هەز بە مرتاحی بکەیت ئەو فکرە یەکەم فکرەی دووەمان ئێمە وەکو کەلوەری مەنیجمنتمان هەیە فکرێکی تازەیە لێرە لە عێراق تقریبا فکرێکی تازەیە ئیشی ئیدارەت البینە پاش ئەوەی بۆ نمونەگە تو عەردێکە دەبی ئێمە بۆ دیزاین دەکەین و تەنفیزیش دەکەین کە تەواو دەبی پێویستە ئەو بینایە بەکرێ بدرێتن زۆر جا هەیە ساحێب ماڵ ئەو مەجالەی نییە مەسەلەن بەڕێ بباتن هەڵاسی چیەکە ئێمە وەکو شەریکە لێ وەردەگرین بۆی بەڕێوە دەبن بە شێوەیەکی دروست شێوەی دروست فەرقیسە لەگە شێوەی ئاسایی بۆ نونە بینایەکی کابرا دەیە بیکاتە شتێک بەڵام بۆ ئەو شتە ناگونجێتن ئێمە وەکو ستافی کەلوەری مەنیجمنت هەڵەستین دیراسەی بیناکە و شوێنەکە ئاگەین ئایا بۆچی باشە و چۆن بەکرێ بدرێ و چێ بێت ئێوێندەر یعنی هەر ئەوە دراسێکن پاشەوی لەگەڵ ساحێماڵدا نیژین قرارە دەین ئەو بینایەت و بۆ ئەوە باشە ئێمە بۆی بەکرێ دەین وەکو شەریکە پاش شەریک بەکرێدانەکەش ئێمە ینی هەموو شتێک لەسەر خاوەن ماڵ سەهل دەکەین ئێمە چاودێری دەکەین ستافمانەیە چاودێری بیناکە دەکاتن لە ڕووی مەسەلەن مەینتەنانس بیتن لە ڕووی مەسەن مەشاکل بی ئەو حاقی لەسەر هیچ نابیتن خەلەلێک هەبێ سیانە و بڵێ ئەو هەموو لەسەر ئێمە دەبیتن عقدە دەکەین بەسەم بە نسبەتی کەم مەسەلەن کەەوە ئێمە ماگانە لە ڕبحی وی وەردەگرین یعنی ئەو زیی زەرەر ناکە مەسەن لە حالەتە کە بیناکە ئیشی نەکرد ئەو هیچ ڕبحەک ناداتە ئێمە لە حالەتە کە ڕبحی کرد ئێمە عقدەکەمان لەسەر ئەو شتە دەبێت ئەگەر بێت و بیناکە خەلەلێکی هەبوو ئێوە لە ڕوبعی خۆتان چاکیەکەن یاخودەوە ئەو کاتەکەتەوە سەرەوە عقدەکە هەیە مەسەلەن ئێمە تەنها لە ڕووی ئیدارەوە ئیش دەکەین لەسەری نەخێر ئێمە حەقی خۆمان وەرناگرین کەەوە ماندی دەبینیانە نا تەنها بۆنە
کێشەی هەیە ئەو کێشەیە بە وەستا یان موادەکە پێویست دەکات تەنها حەقی ئەو شتەداتن حەقی ئێمە من زمنی عقدەکە دەبیتن ئێستا لە بینایەکی زەخم بۆ نمونە لە سکوریتەکەی بەردەرگا هەتاوەکو تابقی سەرەوە خاوێنکردن هەموو عیدیەوە بێ ئەوە چەند عقدەکەیە ئەگەر لە حالەتێک عقدەکەی کاملی ئێمە بیتن بڵێ ئێمە عقدەک دەکەین لە سکوریتیەوە دەدیوەتی هەتاوەکو خاوێنکردنەوە و هەموو مێنتینانسی لەسەر ئێمە دەبیتن نەوعیتر هەیە بیناکە زۆر گەورە نیە حەزمێکی معەنی هەیە لەو حاڵەتە نا پێویست ناکە مەسەن ئەو کولفە زۆرە چکات ڕەبحی زۆر نییە ناتوانانی ئەو کولفێ بدات ئێمە نەخێر ئەو دەمی تەنها ئێمە چاودێری دەبین لە حاڵەتێک کێشەی هەبی ئەمە تەداخلی ئیشەکەیەکەین بەڵە بینەران بیسەرانی خۆشەویست ئەوی بینیتان بەشێک لەو کردستانە بوو کە لە نێو پێشەنگای نێودەوڵەتی هەولێر ئاڕستکرا بوو دیارە شتی زۆر جیاوازی لێ من هەوڵم داوە تا ئێستا بەشێک لەو شتە جیاوازیانە بۆ ئێوە بگوازمەوە بەڵام لەگەڵم بن بۆی شتی جیاوازترتان بۆ بگوازمەوە من دەبم بە چاویەوە چاوی ئەو کەسانی کە تا ئێستا نەهاتون بۆ پێشەنگە یان بۆیان نەکراوە بێن بۆ پێشەنگایەکەوە من لە بەرنامەی پەیامی تۆ هەوڵ دەدەم ببمە خەمخۆرێکیەوە بەشێک لەو شتانەتان نیشان دەم کە لە هەولێری پایتەختەوە ئێوە ناتوانن سەردانیکەن دیارە شتی زۆر جیاوازی لێ و کۆمپانیای زۆر جیاوازی لێ و براندی زۆر جیاوازی لێ ئێوە بینەر و بیسەرمان بن بەشێک لەو شتە جیاوازیانە بۆ ئێوە دەگوازینەوە. ئێوە وەکو کۆمپانیا چ کۆمپانیایەک بەشدارن لە پێشەنگای نێودەوڵەتی وە چیتان عەرز کردووە لێرە؟ کۆمپانیای دڵزار کوارتز جۆرە مەرمەڕێکی تازەیە زمانی 15 ساڵی لەگەڵە ئەو مەرمەرە پێی دەڵێن کوارتز فەرقی و جودایی لەگەڵ ئەو مەرمەرانێک کە دروست دەکرێت ئەنتی بەکتریایە شخود ناگرێ دیژە گەرمیشە یعنی و بە هیچ دەرمانی چیمیایی تێک ناچێت. لەکوێوە هاتووە و چەند جۆری هەیە ئەو مەرمەرانە خۆی کوارتز کە پێڵی کوارتز یەک مادەیە هەر شاخێکەیە پێڵی کوارتز ئەو مادە لێوەکو ئەڵماسە مادەیەکی مهمە ئەو مادەیە لێ ئەکرێتە ئیشخام لە هەموو دنیا 24 معمەلە ئێمە لێک لە معمەلان لە تورکیای هێنی لە ئێران لە ئیتالیا ڕۆمانیت دیاریکراوە لە کوێم شاخێت وڵی شوێنەکە بزەبت بڵێم شوێنەکە خۆی پێڵەن لە ئیسرائیل ینی شوێنی تریش هەیە مادەوەکو ئەڵماسە و مادەیەەکە مادەی گران بەهایە. ئێوە بەچی بەشداریتان کردووە لە پێشانگاکە ئەمجارە مەبەستانە چ خزمەتێ بە هاوڵاتیان بکەن؟ ئەوەی کە بەشداریمان کرد لێرە ئەمە کەرستەی بیناسازیە یەکەمین کارگەین لە کوردستان لە عێراق بۆ بەرهێنانی کەرستەی بیناسازی کیمیایی ئەوەی لێرە کە دروست دەکەین بە ئام بە زمانی خۆیان کە ناو بازارن پێدرێن معجونی لاسخ کە کاشی لێ دەی سیرامیکی لێ دەی بڵێن تێرمستۆنی لێ دەی ئەو بابەتانی کە دروست دەکەین و کەرسێک کە دروست دەکەین هەموو لە واسقن موادی زۆر بەقوتن وەچی جاران نمایێت جاران وەکو جاران بەکاربیێ ئاوی بینی قومی بینی چمەتۆ بینە ئەوە حازە چی سێ لە ناو دەب ئەوە چی دەکەی سەد لە چی دەکەی ئای خۆتی دەکەی خەڵتی دەکەی مادەچی سیلیکۆنی زۆر بەقوت لێ دەردەچی کە لە بۆ نمونە ئێستا ئەوە پۆرسەلین ما 120 بە 6 قەیممان کردی ڕازگرتیتی ئەو پۆرسەلینە 120 بە 6 وەزنی تقریبا 30 کیلۆ دەبیتن ئەو لێرە پۆرسەلین 6 بە 6 مانێدا ئەلێرە نمونەمان هەیە بلۆکەوە 20 کیلۆ لێماندایە ئەو مادەکەش بەخۆی چیسەکەش بەخۆی 25 کیلۆ ئەیشمان لە سەدانە تەحملیشی کردیا هیچ کێشەوەت نای بڵێن بەردەبتەوە دەکەیتە سەر سەخفی سیارێ نازۆ کێشانە نومانەوە ئێستا کێشەی چارەسەر بوو یعنی کاشی بەربێتەوە ماڵەوە کێشەکە چارەسەر بووە بە مەوادێکی خۆماڵە ئینتازی خۆمانە کە لە کوردستان دروست دەکرێتن لە کوردستان دروست دەکرێت هەموو بە مواسەفاتی عالەمی ستانداردی عالەمی بە ستافی تورکی کە پڕ بە خیبرە ئیش لەسەر شتێ دەکەن حاضر دەکەن بەرگەی سەرما و گەرمای چۆنە ئەم مادەیەوە تەحمل دەکە بە تەکیدی بە قوترە چکە ئەو مادە سیلیکۆنێک کە لە ناوی دەکەین عەزلی وەی دەکات عەزلی حەراری دەکاتن لە بۆیکەوە مادەکە حرارەتەکەی فەرقە و بە قوترش بی لەگرتنی زۆر بلۆکێکی لەسرە و ئەمەشی لەسەردانرا و بەرگەشی گرتووی کێشەیەکی کێشێنە نا ئێوە بەچی بەشداریتان لەم پێشانگایە کردووە و دەبینم کۆمەڵە شتی جیاوازتان لێ دەبینم ببین لا دیوارێکتان هەموو کردووە بە ئێمە بە کاشی دەیبینین حەزم لێ خۆت وەسفێکی شەکەی خۆتمان بۆ بکەی بزانێت ئێوە بەچی بەشدارن؟ بەێ ئێمە معرەزی پلینیۆمین ی سیرامیک و پۆرسەلین سیرامیک و پۆرسەلینی ئەوروپی
خاستن ئیسپانی و ئیتالی کە ئەو دووە زۆر مەشهورن ڕاستی حەزمان لێ بۆ بڕێک جیاوازتر بێ ئەوی لە بازار هەیە زیاتر تورکی و ئیرانیە ئەمە دەمانەویست کوالیتیەکی باشتر خەرکەکە ئیسیفادەی لێ بکە ئەو معرەزەش معرەژی ئیستیسمارە لەگەر ئیستیسمار مەوادی فینیشینگ بەکاردێ کە مەوادی جۆرەیە ئەوە یەک لەو مەوادانەیە کە بەکاردێ ئەمە چیەکە لە دیوارەکە واسە ئەوە پۆرسەلینە ئەوە بۆ حەمام بەکاردێ بۆ دیواری مەتبەخ بەکاردێ بۆ عارد بەکاردێ بۆ لەسەر دیواری ئاسایی لێ دەدرێ خۆ دەبێ ژێرەوەی چی بێت طبعا بە چیمەتۆ لێ دەدرێیان بە مادەکێ ژێرەوەی گەج بێ دیواری ئاسایی بێ دیواری لەسەر بەخۆی لەسەر لە بغیش لێ دەدرێت لەسەر دیواری ئاسایش لێ دەدرێت کۆمپانیاکە ئێمە زیاتر تایبەتمانە بە دروستکردنی بۆردی کارەبایی و تاکە کۆمپانیا لە هەموو کوردستان ڕێگە پێدراوە لەن شنایدەر ئەلکتریک کە کۆمپانیایکی گەورەی جیهانیە دەتوانین بۆردی کارەبایی کۆکەینەوە بە ناوی شنایدەر و ڕێگە پێدراوین لەلای ئەوە. بۆچی ئاواختی سازەکەتان کردووە بۆردی کارەبایی گرنگی بۆردی کارەباییەوە لە چی دەبینە؟ گرنگی بۆردی کار هەموو بینایەکی گەورە یان پرۆژەیەکی گەورە تاوان لە کۆتاییدا بە کارەبای ڕووناک دەکرێتەوە سار دەکرێتەوە گەرم دەکرێتەوە کەواتە پێویستی بە کۆنتترۆلکردنە ئەو بۆردەی کارەبای ئەو شوێنە کۆنتترۆل دەکات ئەوزە بە جۆرە پێویستی بینایەکە و شوێنەکە هەر خەلەلێکە بێ لە کارەباکان لە هەر شوێنە لەوەی بێتەوە بۆردی کارەباییەکە ئەندازیارێکی زیرەکی دێ بزانێ چۆنە خەلەلێنەوە هەموو سلکەتە دیاری بکەوانە بێزگەرەوە ژانێت و کە بیناک دیزین دەکەی دەی بزانی چەندی کارەبا دەوێت چێ ویشت بۆ دەکات ئێمە دەیکەین مەسەن دیزایانی بۆردەکە چی دەوێت چ پێویستە بۆی بکات و دوای بۆردەکەش بۆ دروست دەکەین خەباری کارەباکەشی پێ دەڵێنەوەندام پێرەی پێویستە ئەم بینایە و مۆلیدەیەکی لەم قیاسی پێویستە بەتاکید ئەو شتانی هەموو دەکەین بێزگە لە دیزایانی مەسە شتیش دەفرۆشین فرۆشتنی کەرستەکە. شركة فيوتشر اير فلو المصنع الأول بالعراق موجودة بإقليم كردستان طريق بحركة القديم. نصنع المواد الأولية مالتنا من الألمنيوم والحديد الجلفانايزد. مخارج الهواء اللي متكونة من الفتحات الخارجية الألمنيوم والمقاطع البوابات الداخلية من الفاير دمبر الفوليوم دمبر فاير سيستم مقاومات الحريق كلها تكون مصنوعة من الجلفانايزد مثل تكون يدوية أو موتورايزد على تكون كهربائية مربوطة على كهربائية يعني هذا كهربائية هذه تكون مربوطة على الكهرباء تربط مع ثرموستات تتحكم بفتحة الدكت تكون تقلل الهواء أو تزيد الهواء. بي كومبانيا اكو صيانه مال دكتات ومال الكهربائيات. احنا الشركه مالتنا تصنع تتعامل مع المقاولين والشركات الموجوده بالاقليم تاخذ القياسات من عندهم وتصنعها حسب القياس المطلوب. كاي مصطفى و بتشي بجدارن لم بيشانغا و اوي كايوا نمايشتان كردو زياتر تبابتك. بالنسبه بيشانغا اما زیاتر لە بواری پەردەی بەشدارین ئێمە وەکو گڕۆپی سەرای چەند جۆری پەردەتان هەیە کاک مستەفا؟ چەند جۆری پەردەمان هەیە پەردەی تەواو قوماش و تولمان هەیە پەردەی زێبرامان هەیە پەردەی دیکەیمان هەیە ئیتر بە جۆرەکانی ئەکسسوار و پەردەکان زیاتر هاوڵی چ وڵاتێکن و کارتان لەسەر دیزاینی چ وڵاتێک کردووە؟ زیاتر ئێمە دیزاینی تورکی بەکاردێ لای ئێمە قماشەکانیشمان زۆربەی تورکین ینی ئەوەی کە لە دوامەوە دەیبین ئەمانە دیزاینی تورکین زیاتر ئێمە لەبەرەوەی لە ناوەندی وڵاتی ئێران و تورکین ئەو دووە زۆر تەسیراتی لەسەرمەیە بەس زیاتر تەسیری وڵاتی تورکیە. شتێکم دیت لەو دیوە گەر بچین لەوێ باسی ئەمەم بۆ بکەیت پێم وابێ شتێکی جیاوازتان لێرە هەیە ئەمە چۆنیە؟ ئەویان تاکە کۆمپانیان کە گەورەترین کارگەمان هێناوەتە عراق کە دروستکردنی پۆستەری پێدەڵێن ئەوانە پۆستەری 3دیە هەر قیاسەکەت بووێ هەر ڕسمەکەت بوێ دەتوانین دروستی بکەین و لەسەر دیواری لێدەین کوالیتیەکی زۆر بەرزەگەر تەماشاکەی کوالیتیەکان زۆر باشە هەر قیاسەشی بتە هەر حەزمەکی هەبی مشکلەمانە زایدەنەوەوانە دەشورێتن هەیەکمانیش وەکو جل بەکاردێتن کە لی دەکەوە دەتوانانی لە شوێنێککە بدەی هیچ مشکلەشی نیە. بەرگەی ساردی و گەرمی تا چەند ئەمە دێتە دەرەوە گەرمی زۆر باشە بەڵام هاتنە دەرەوەی ناتن هیچ تەسیرێکی ناکە ساردی شوێنێکی گەرم بێ دەربێت و ئەمانە تاکە شت کە تەسیر لەو بابەتە کاغەز دیواریان نەبکات دیواری تەڕە ڕتوبەت هیچ شتێککە تەسیری لە ناکە بۆ مەتبەخ ئەمانە هیچ مشکلی نیە دەشۆرێ دەستڕیەوە بەلی فێ دەشوی مشکلت نیە لە بابەتانە. نرخی پۆستەرێکی ئاوا چەندێک ئێستا ئەوانە
متری تقریبا $8 1 متر مربعی بفول كواليتي ئەوە بەڵێ چەند مەترە نزیک تقریبا ئەوە 3 متر بەرینیتی 20 بەرزیتی ئەم فەرشانە بۆ سەرما و ئێستا نوعما زۆرە تەنکمانەیە هاوی نییە ئاستورمانەیە ئێستا ئەومانەیە ئەوە ئەفەشانەیە بەس موادەکەی سوفە یعنی دەسا 20 زمانەیە موادەکەی کوالێتەکەی زۆر ئەسلیە لە ڕووی نرخەوەم فەرشانە چۆن ئەگەر بۆ نمونەیەکێک لەوانە بە نمونە وەرگین لە ڕووی نرخەوە ئەوەیان $300 ڕاودەستی ئەوەیان ینی ئەوە 2 بە 3 وەرەخونی وەکە سێ بە چوارەکە 3 وەرەق ڕاودەستی لە ڕووی نرخەوە تقریبان گونجاوە ئێستا بەخۆی عادەتەن لە ئێرانی فەرش شکاوە بازارەکەش ینی وەکو پێشتر نییە فرەش پێشتر ئەوە بەهەش وەرەقەی بوو ئێستا بتە 3 وەرەقە یعنی هەموو داشکاتمان بۆ کردووە ئێستا وردە نزیک دەبینەوە لە زستان ئێستا هەرزانتران کات دەکەوینە ناو زستان والله زستانە عاتەن گرانترە چکە عادەتەن زستانان لە ئێرانی تەڵەبی زیاتر لەسەر دەبی و نەخشەکان زیاتر بە دیار دەکەوی و ینی نوع زۆر دەبی ئەز هەکە سەو بە موادی خۆی فەرق دەکە سارەکانە فەرشەکان 1000 شانە و 700 شانە و ئەوانەمان گوێ لێ دەبێت ئەمە جیاوازی چییە 1000 شانە و 700 شانەیەک چۆن لێک جیا دەکرێت بەڵێجان ئەوە پەیوەندی بە ژمارەی ئەو چنینە هەیە مەسەلەن لە سانتیمێک 7 خوارد 7 گرەی خواردووە 700 شانە 1000 شانەکە لە 1 سانتیمەتر 10 گرەی خواردووە 1200 شانەکە لە 1 سانتیم 12 گرەی خواردووە چەندە گرەیەکەی زیاتر بێ چنینەکە ورتر دەبێت ینی بۆنە لە سانتیمێک 12 گرێ بخوا زۆری فەرخە لەگەڵەوەی لە 1 سانتیم 7 گرێ بخوا ئیترەوە وا دەکا فەرشەکە دیقەی زیاتر بێ کەیفێتەکەی زیاتر بێ ئەمانە هەمووی 2 بە 3 چەناوانە ئەمانە هەمویان 2 بە 3 بەڵام هەر لەو 2 بە 3 قیاسات هەیە لە پادەری لە قیاسی زۆر بچووکی ناو دەرگا تا قیاسی 4 بە 5 4 بە 6 کەسێ بیەوێ ماڵەکەی تەواوی بکە بەم کاشانە ئەتوانێت توانێت ماڵەکەی تەواوی بکە بە فەرشی لەم جۆرەیە یانەمە تەنها قەبارەکەی دیاری کراوە بۆ خۆی فەرش قەبارەی دیاری کراوە بەڵام ئێمە لەگەڵ چەند شەریکەیەکی ئێران ینی هەمانگێکی زۆر باشمان هەیە لەسەر داوای مشتری دەتوانین ئەو قیاسەی کە بۆ ماڵەکەی دەوێت دەتوانین دروستی بکەین بەڵام تۆ زێکاتی زیاتری پێویستە چونکە شتێکی ئامادە نیە ئەبێ لە سەرەتاوە نەخشەکەی لەسەر ئەو قیاسە دروست بکرێت ئەوەش دەبێ مهندس تەڕاحی بۆ بکاتن تۆ زێکاتی پێویستە تا چەند لێرە لەم ڤیلانە یان لەم خانوانە یان لەم پرۆژەیە ئێوە ڕەچاوی قەیرانی داراییتان کردووە لەوەی کە هەرێمی کوردستان چەند ساڵێکە لە نێو قەیرانی داراییە نرخیان چۆن ئەگەر باسی نرخی چەندانەیەکم بۆ بکە اوكي ماز فيليج بخوي سيداني هي سيدانا اوبشني هي اي بي سي كامي اي امانه بلاي لا ساتوبيستي دو نوع ايوبيا بلاي لهما مشروع سليرو ساتوبيستيا ايرا ساتوبيستيا ايرا نزيكي عفده دونم كاسكاتيا دبت خدمت گزاري لبو باركاكي خلشي دانشتواني باركاكا ومنطقه تجاري مان هي باركينج نزيكي طولي 3000 متر بۆ سیارە پارکینگ کردن ڕسایکلینی ئاوی هەیە ئاوی قڕس کە ڕسایکلین دەکاتەوە تەنها بۆ خواردن و خۆشتن بەکارنایە بۆ شتەکانی دەکە بەکاردێ ئاوەکە بە فیڕۆناتی تەواوی پرۆژەکە ئیسابی ئەومان کردێکەوە ئەو ڕسایکلینی بۆ بکەینەوە بە فیڕۆنەتی و ئاوەشکم بەکارگەر بێت و نرخی ئەم لای 120 بڵێنەوە بەرەی 120 نرخەکانیان چەندێکە ئێمە وەکو شەریکەی ماس ستی وەمان نەکردکەوە ینی خانیەکان فەرق جودایی بێ بکەین و سعرەکە کەم و بەرزی و نزمی دای بنین هەستین چمان کرد ئێمە هەموو یەک سعرمان بۆ دانا مەتر بینایەکە 3 جۆرمان هەیە 3 تایپمان هەیە ئەی بی سی مەتر بینایە ئەمە و دوو نوع جۆرمان هەیە دوو ئۆپشنمان دایتە مشتریەکانمان یەکەمیان کاملە کە خارجی و داخلیە نرخەکەی بە $880 بە شێوازی قستاتە و دانەی دووەم ئۆپشنی دووەمان کەوا مەتری $750 ئەو بە ماسفاتی تەنها خارجی لەسەر خۆمانە داخلی مشتری بەخۆی دەیکا
و فەرقەکەش نزیکەی 4 دەفتەر و نیوە کام داخلی و غێر داخلی چەند مەترە خۆی هەر خانووی هەمانە تایپی A تایپی A دوو جۆرە A1 و A2 A1 333 مترە A2 337 مترە B 335 مترە Cش 309 مترە گچەتنی عزمیتی ئەوەی کە دەبینم ئەمە جۆرەکانیەتی ئەمە جۆرەکانێتی نمونونەکانە ئەمە بە کۆدا هەر کۆدێک لەگەڵێتی هەر کەسێک ڕەنگی اختیارەکە ئەمە بۆ ڕنگ جیاوازیان بۆ کوالیتیش جیاوازە کوالیتی کە کەوتت کوارتز هەم کوالیتی هەیە بەڵێ هەموو کوالیتەکان یەکە بەڵام ڕنگەکان جیاوازە بێت ئەمانە بۆ چی زیاتر ئەمە زیاتر بۆ کەونتەر بەکارێت ینی مادەیەکە بەڕاستی کەونتەر 100 ئەتوانی گۆشی لەسەر لەتکەی ئەتوانی ئیشی هەوری لەسەر بکەی هیچ مادەیەکی ژەهراوی ناداتەوە یەک لە مواصفاتە باشەکانی خەبارەیە و کات بۆ نمونە باسی وەزن بکەین ئەگەر کەونتەرێک بە بەر دروستکەی لەوەی زۆر قورس بێت بەڵێ ئەمە ئەتوانین بڵێن دارەکە دروست بکرێت بەردەکەی سەری بەس ئەو سەری کە پێڵێن مەرمەڕ سەرەکەی ئەوە پێ دروستەکرێت بۆ ئەو جیاوازی چیە لەگەڵەوەی لەوانەیە لە زۆرێک لە ماڵەکانی بینەرانمان ئەم جۆرەیە هەبێم جۆرە بەردەیە و ماڵی ئێمە شەمانە ئەمە جیاوازی چیە لەگەڵەوانە ئێمە کە پێم وتی جیاوازی ئەم بەردە ئەوەیە بەڕاستی مادەی کیمیاوی ناداتەوە ئەوەی پێشووتر چی بوو ئەمە هەموو مادەی کیمیاویە دەرمانە ینی ئەگیرێتەوە بە مادەی زۆر خەتەر کە مادەیەکە بەڕاستی ماوەیەک پێشەستا حکوومەتی هەرێمیش کرد نێهێشت ئەو مادە بێتە ناو کوردستان مادەیەکی زۆر خەتەر و ترسناکە لە هەموو دنیا ئێستا ئەم مادەیە نافرۆشتێ بەڵام لە کوردستانە ئەوە شتێکی کێشەی شکانیان هەیە زۆر جارە مەخسەرانە ئەمە وەکو پێم وتی هەم کێشەی شکانی هەم بە گەرمی خوار نابێ و هیچ شتێک دەرمانێک مادەیەک خراپ نایکات ئەنی تێک ناچێت ئەمە بۆ هەموو کاشێکی ناوماڵ و دەرێشتەنە هەموو نوعک بەکاردێ بەس ئەو زۆرمان لە بۆ ئەوە لە بۆ کاشی قورس بەکاردێت لەمە بابەتشکەمان هەیە هەرزانترا لەوە کاشی گسکەتر بەکاردێتن هایتمان لە بۆ فوگە و فلین وانی وازی هات بەکاردێتن هەموو نوع بابەتێکمان هەیە کەوتن دەتوانم بڵێ مەمانە نرخەکانیان چەندێکە بۆ نمونە ئەمە ئێستا چەند کیلۆی و نرخەکەی چەندێکە ئێستا ئەگە مقارن نکەین تەبعاً بە تورکیەکە لە بازار گرانترە ئەوە منافسی تورکیەکەی دەکە ناتم 100% قوتی تورکیەکەشێ نرخەکەشی هەرزانتر لەوە ناگەر لە بازار ئەوانە بە 12,000 بە 13,000 ئەمە بە 10,000 و بە 9,000 دەدەین کیشتێکەوە بە مفرد لێنگە بفرۆشین ئەمە بە 10,000 ئارزی دەکەین چکە متەزش خۆمانەیە دەمانی منافسی بکەین لە ناو بازار هێشتاکی خۆماڵەیە هەم دەعمبی لە بۆ خەڵکیش لە بۆ ئێمە پێمان خۆشە وەکو کەناڵەکەی خۆمان بەرهەمی دەستی کاری خۆمان بخەوێتە گاڵ ئەگەر ئێمەش ینی توانامان هەیە ئێمەش قدرەتی و ئیش دروستکردنی کەرستەمانەیە بۆ دروستینەکەین بۆ ئێمە هەر هاوردەیکەین بۆی پارەکەش لە ناو خۆمان بسرێتەوە خۆ هەرگە بێزگەلەوەی ئەم دەتام ئەوەی کەسەلەکەنش ئیش دەکەی کارگەش دەکە کارە بۆ چەند گەنج ڕەخساندوەتەوە دەتان ئێستا برێم ئەم حتا ئێستا 5 لە بۆ 6 ئائیلە لە گەرم ئیش دەکە بەخێویان دەکەم لەو بوارەدا ئەگەر دەعم هەبی زیاتر ئیش بە خۆتەمە تام زیاترش بکەم گەوتریش ئەو بکەمیان گەلە گەوتریشکەم ئیشەکە ئینشاءالله ئەمانە چەند جۆری هەیە و بینەر چۆن بزانێت کە ئەمە بۆچی دەبێت وە لە شوێ دەست دەکەوێت ئەوە زۆری زۆر لە بۆ ئێستا هیتمان لەسقی مەرمەر لەسقی سرامیک لەسقی تێرمستۆن ئەوەی زۆر بەکاردێتنەوە باز لەسقی مەرمەرەکەیە کە زۆر بەناوبانگە خەڵک زۆر لێ دەباتن کاش پێقیم دەکەن ئەوی لە هەولێریش ئەوەی خۆم وەچیلی خۆمان لە هەموو عێراق شێت ماڵتانی بڵاوکەینەوە لە بۆ ئێستاوی خۆمان لە زادی کورانی مەخون بەرامبەر مەعمەل بەفسیە ئالێندەر ئۆفیسی سەرچمان لێوێندەرە مەغزەنیشمان لێوێندەرە دەتوانین تەوزیعەکەین هەموو کوردستانی و لا بەزووترین وەخت ئەوە طبعا مۆدلی زۆرە بەڵام بەخۆی پۆرسەلین و سیرامیکە بەڵێ پۆرسەلین لەبەر دروست دەکرێت سیرامیک لە قۆر دروست دەکرێت هاوردەی کوێەوە ئەوە هاوردە ئیسپانیا بەڵێ باشە ئەمانە بۆ ساردی و گەرمی یاخود تەڕی وشکی ئێمە یەک لەو کۆمپانیانەین کە لە هەولێر کوالیتیەکانمان زۆر باشە یعنی ئیوەچی مەشانە بەڵام ئەوەی ئەمە دەیهێنین لە شەریکاتی زۆر معروف دێومە وەچیلیشین یعنی وەکو بریکار دەتوانی گرنتیش بدەینە خەڵک کە دێن لە ئێمە دەکڕێت بەڵام بڕێک سعرەکەی جیاوازترە باشەگەر ئەوەی خوارەوە دەیبینم ئەمەش سیرامیکە ئەوانە چەند جۆرتان هەیە ئەوەش زۆر مۆدل هەیە مەسەرەن ئەوانە دیکۆرە ئەوە ئی عاردە ئەوانە ئی دیوارە زیاتر بەکاردێ زۆری هەیە مەسەرەن ماتە پێی دەرێن مات ینی دڕە نەوە هەیە لە ماعە بەڵێ وەکو ئەوە لە ماعە مەسەرەن ئەوەی کە دەیبینن ئەمە چی پێ دەڵێن ئەوەی کە ئێستاکە بینەراریش دەیبینن بەڵێ ئەوە پۆرسەلینەکی زۆر نایابە لە ئیتالیا دروست کرایە پێی دەرێن بوکماچ طبعا تەقلیدی مەرمەر کرایتەوە بەڵام مەرمەر زۆر گرانە کە پۆرسەلین بڕێک هەرزانترە و بە قووەتریشە ئەمانە بە مەتر هاوڵاتیان دەستیان دەکەوێت چۆن دەستیان دەکەوێت بەڵێ ئەوە بە مەترە طبعا کە دەیفرۆشین بە مەتر ڕەبع دەیفرۆشین
و تقریبا مەترەکەی پارچەیە مەسەلەن 162 بە 3 مەتر و 24 ئەو پارچەشی زۆر گەورەیە. پۆرسەلین بە گشتی لە ڕووی نرخەوە چۆنە و تا چەند گونجاوە نرخەکەی؟ خۆی سیرامیک و پۆرسەلین هەردووشیان لە لای مەکە دەست دەکەوی لە دەوری 7 یۆرۆیە دەکە $8 هەتا دەگا هەتا پاش 120 یۆرۆژ دەکە حەسەب نەوع و حەزم و کوالەتی و بۆ ژوورێ و دەرێژ بەکاردێنی طبعاً ئێستا مەسەلەن ئەوە بۆ دەرێ وازیهەی دەرێ بەکاردێ لە دەرێ دەدرێت لە ژۆرێ نادرێ ئەوەیان نەوعی تریشمانەیە بەڵام لێرە هەر ئەوەندەمان پێکرا عرسکەین. ئەم بۆردەی ئێستا لە چی پێکاتەوە؟ بۆردێکی ئامادەکراوە بۆ کارەبا زیاتر لە بۆ ئەوەیە ینی کۆنتترۆلکردنی شوێنە هەستیارەکان پێدرێن سکادا سیستەم ینی ئەو سکادا سیستەم کۆنتترۆلکردنی شوێنەکە لە ڕێگای کۆمپیوتەرەوە ینی تۆ کۆنتترۆل ڕوومێکت هەیە هەموو ئەو شتانەی لەو پرۆژە یان لەو شوێنەدا هەیە دەیبینی ئەندازیاری تایبەتمەند سەیری شوێنەکان دەکات شوێنێک وەستاوە تێک چووە لە لای خۆیەوە دەیبینی بۆردەیە کە ئێستا کە دەیبینین ئەو دەتوانێت لەگەڵ کۆمپیوتەر ڕەبت کرێت لە هەموو خەلەلەکانی لە ڕێگای ئەندازیارێکەوە بیزانن. ئەو پارچانەی لێرەنە شتی پاوەری پێ دەڵێن بەس کۆنتترۆلەکەی لە ڕێگای ئەو PLCەوە دەکرێت ئەو PLCش لەگەر کۆمپیوتەرەکە ڕەبت دەکرێت ئەو کەسەی کە تایبەتمەندە لە بۆ بەڕێوەبردننی ئەو شوێنە ئەندازیارە هەر کەسێکە هەموو شتەکان لە بەرچاوی خۆی دەبینێت شوێنێک وەستاوە کێشەیەکی تێدایە ئیشارەتی دەداتی یان ئاگاداری دەکاتەوە یان دەزانی پرۆژەکە ئیش دەکات بەس کار ئاسانیەکە بۆ ئەو شوێنانەی کە زۆر گەورەیە خۆت و ناکرێت لە هەر پارچەیەکی کارگەکەت یان پرۆژەکەت کەسێک دانێ بزانی چ ڕوو دەدات بێ کەس دەتوانانی پرۆژێکی گەورە ئیدارە پێ بکەیت. ئەگەر باسی لە نرخیەک لەم پەردانە بکەین ئێستا بۆ نمونەگەرەوەی دوامەوە بە نمونە وەرگری نرخیان چەندێکە ئەن نرخیان گۆڕانکاری بەسەردادێ ئەمانە؟ بەڵێ کاتی خۆی کاری پەردا بە مەوسمە کاتی مەوسم دائیمان تۆزێ بەرزترە بێ ئێستاش لە کاتی مەوسمین ینی نرخەکانمان زۆر نییە و ئەوە نیە لە باسی نرخی ئەمانە بکەین مثلاً لە بینی 500 تا $600. باشە ئەگەر ئەمانە قەبارەیان دیاری کراوە یان خودت بە پێی ئەو ماڵی کە دەیەوێت خۆی پەردە بە قەبارە دەگۆڕێ نرخەکەی بەگوێرەی دیزایانی ئەو باڵین مشتریە کە تەڵەبیەکە چۆنی ئەوێ چۆنی بۆ دروستکەین پارەیەکی زۆری پێ بچێ یان پارێک کەم دەتوانێت قەبارەی پارەکە بە خۆی دیاریکە 100 تا 100. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوی بینیتان کۆمەڵێک پێشەنگایان کۆمەڵی کۆمپانیای نێو پێشەنگای نێودەوڵەتی هەولێر بوو کام پێشەنگای ئەمجارەمان تایبەت بوو بە بیناسازی و بۆ کرستەکانی بیناسازی کرابووە بۆ هیوای توانی بم کۆمەڵی شت بەیەوە بناسیێنم کە پێشووتر زانیاریتان لێنە بێمە وەکو بەرنامەی پەیامی تۆ بەردەوام هەوڵدەین خەمەکانی خەڵک وە زانیاری بە خەڵک ببەخشین لەسەر ئەو تەوەرانەی کە ڕۆژانە دیاری دەکەین بۆ هیوای بەرنامەی ئەمجارەشم ببێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست و تاڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر لە پەیامی تۆ و لا شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.